کەلتوری چێشلێنان لە سەردەمی عەباسیەکان لە بەغداد گەیشت بۆ ئەو پەڕی گەشەدانی. نەوال نەسرەڵڵا خاوەنی چەند کتێبێکە سەبارەت بە مێژوو هەروەها چێژلێنان. هەوڵم داوە بەردەوامبوونی نێوان سەردەمی کۆن و ئێستا و سەردەمی سەدەکانی ناوەڕاست بەیەکەوە ببەسمەوە. نووسینی کتێبەکانم ئاسان نەبوو چونکە کتێبی چێشلێنان بەگشتی لە عێراق زۆر کەمە. لەم دوایانەدا لە باڵۆزخانەی عێراقی لە واشنگتن دیسی ڕێوڕسمێکی تایبەت بۆ خانم نەوال نەسرەڵڵا سازکرا کە تیایدا باسی لە نووسینی کتێبەکانی کرد و هەروەها مێژووی چێشلێنان لە عێراق و هەروەها لە کۆتاییدا خواردن پێشکەش کرات کە خانم نەوال خۆی دروستی کردبوو. کانی و ڤالەری ئامادەی ئەو ڕێوڕسمە بوون. ئێمە زۆر حەزمان لە خواردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەم خواردنانەی ئەمڕۆ لێرە پێشکەش کران بەڕاستی تەندروستیشن و بەتامیشن. ئێمە بیر لەوە دەکەینەوە کتێبەکەی کڕین و لە ماڵەوە خۆمان ئەو چێشتانە دروست بکەین. کاتێک هاتمە دەرەوەی وڵات سەیرم کرد کتێبی عێراقی سەبارەت بە چێشلێنان زۆر کەمە، بۆیە بیرم لەوە کردەوە دەست بکەم بە نووسینی ئەو کتێبانە. مێژووی چێشلێنان لە عێراق دەگەڕێتەوە بۆ کاتی سەردەمی کۆن، بەڵام زۆر لە مێژوو نووسان پێیان وایە سەردەمی سەدەکانی ناوەڕاست خاڵێکی گرنگ بووە لە بەرەو پێشچوونی خواردنی عێراقی.